دوای 2 ساڵ لە داخستن و کردنەوەی جارجارەی دەرگای خوێندنگا و باخچەی ساوایان لە هەرێمی کوردستان بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بڕیارە ڕۆژی چواردەی ئەم مانگە دەرگای خوێندنگا و باخچەی ساوایان بە تەواوەتی بکرێتەوە. وتەبێژی وەزارەتی پەروەردە دەڵێت بە ڕێکاری تەندروستی و خۆپارێزیەوە دەست بە پرۆسەی خوێندن دەکەین و تەواوی ئامادەکاریەکانیش کراوە. سەرجەم ئامادەکاریەکان کراوە لەلایەن وەزارەتی پەروەردە و پاشەویش بەڕێوەبەراتی گشتی پەروەردەکان و بەڕێوەبەراتی پەروەردەی قەزاکان خۆشبەختانە ئامادەسازیەکان هەمووی بەڕێکپێشی دەڕواوەکو پێویست ڕێنمای پێویست بۆ دەستپێکردنەوەی داوام دەرکراوە. مێد دەکەین کە دۆخی کۆڕۆنا و دۆخی تەندروستی پێشاتی خراپ نهێنێتە پێشۆکە پلانەکەمانە تێکدا. وەزارەتی پەروەردە نایەوێت ئەم ساڵی خوێندن هاوشێوەی ساڵانی ڕابردوو بێت، دەوامیش لە ناوەندەکانی خوێندن هەموو ڕۆژ دەبێتن لە ناوپۆل لە ڕێگەی سیستەمی ئۆنلاینیشەوە بۆ ئەو خێرزانانە دەبێت کە نایەنەوێت منداڵەکانیان بچنە هۆڵەکانی خوێندنەوە. بێگومان بۆ ئەم ساڵ جیاوازتر لە ساڵی پار سەرجەم قوتابیان لە ناو هۆڵەکانی خوێندن داوام دەکەن بەبێ تەناوب و بەگرتنەپەری ڕێکاری تەندروستی ناوپۆل نەکراوە بە ئیجباری کە قوتابی خوێندکار لە ناوپۆلدا داوامکە، بەڵکو ئازادانەیە دەکرێت دایک و باوشێک خێزانێک بڕیار بدا منداڵەکەی لە ناوپۆل داوام کات یاخود بە خوێندنی ئەلکترۆنی بە شێوازی ئەلکترۆنی بخوێنێت. لە هەرێمی کوردستان نزیکەی 120,000 مامۆستا لە ناوەندەکانی خوێندن هەیە و بۆ خوێندنی ئەم ساڵیش 1,800,000 خوێندکار ڕوو لە نزیکەی 5,780 خوێندنگا دەکەن لەگەڵ نزیکەی 100,000 منداڵ لە 550 باخچەی ساوایان دەست بە پرۆسەی خوێندن و پەروەردە دەکەن. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.